لە مانگی یاڵسەوە موچی وەرنەگرتووە جارێک چوو بۆ بەخا ئەمەلیاتیان بەوتم باوشە نەروین بەچی کردو تۆڵە قەرزم کردووە شانەیەوە بەو دیوارەوە گریاوی شکرێنێکی بەجێش لە لای تۆ نەرمی خان زۆر بەتاقم زۆر چکە ئەو پێشەم بوو هاوڕێم بوو یعنی ئەبینم چەند بە بێنازی سەری نایەوە ئەوەش پرسەکەیەتی وای سا جێگانە بوو خەڵک باتە ژوورەوە بەداخەوە ئەو ئازارە ئەو نەخۆشیە وای لێ کرد و کوچنگێکی بمێنێتەوە ئەو نەرمینە ئازایە و ئەو خۆڕاگرا ئەو قایمە لە هەموو دەورەکانیان هێزی پێ ئەبەخشیت من زۆر سەرسام بووم بە دەورەکانی زۆر یعنی هاوڕێمە و لە ساڵی 82 ئێمە پێکەوەین یعنی هاوپێشین لە ئیشەکەمانە دوور و دۆست یعنی لە دوورەوە ئیشەکانیم ئەبینی بەڵام دۆستایەتیمان هەر مابوو لەمە خێراکە قسەمانە کرد بە یەکتر یعنی بە 3 ساعت بە 4 ساعت بە تەلەفۆن قسەمان کردووە ئەسی جارانمان کردو کۆتەجەکەی بوو قسە لەگەڵا کرد دوچار ئەو بوو کاتی ئەم بێمەعاشی و ئەم خانە نشین بووین هەردووکمان ئیتر هەر ئەیود ئەوە نەهات و ئیتر میش پێم وت ئاوا بکەین و چین بۆ خانە نشین ئەوە بکەین و هەر ڕێگام شانەیە ناتوانم بەیانگیان ئێوە کێ بچێ بکا بۆت نەکشەکە دەتوانێت بیکە نە من ئەتوانم بیکەم ئەبێ خۆت بچیت ئیتر زۆر وەزی خراپ بوو یعنی تەخیر بوو هەتاکو موچەکەی وەرنەگرت فەقیرە لە مانگی یاڵسەوە موچی وەرنەگرتووە جارێک چوو بۆ بەخا ئەمەلیاتیان بەوتم باوشە نەروین بەچی کردو تۆڵە قەرزم کردووە ئەی چی بکەم ئەی کێ لێ بکاتەوە بەداخەوە بواە هەمویان بەرنامە چی نەکرد بە تاقی تەنیا لەگەڵ ئەو هەموو پیاوەیە ئەجەنگی هونەرمەند بە کارەکەی ئەجەنگیە نەک بڵێ تفن کاتە سەرشانی بە کارەکەی خۆی بە هێز و بازووی خۆی جەنگەکات هەوڵەیات تی ئەکۆشێت قسێکی بیر ناچێتەوە تا ئێستا بەخۆ قسەکانی زۆر خۆش و ئێستا لێ هاتم نییە یعنی چەند قسەی بە زۆر کەزەوت لەبەر پرسەکان لە دوایشە دەستێکت بە پێکەن توخوایەمە خۆمان نشین و وەرکردێتەوە قسەیان پێڵێن ومان هیچی سوارەیەکیشی نییە بەداخەوە ڕۆحی شاد بێت و جێگای باش بێ بە خۆی ئیستراحەت بکە